ومن كانت الآخرة نيته كسك كوا آخرت قيامت زا سيدي وردي فرمودكان كان لسو شبه وشيء مجادلا بوستن نافرمي من كانت الآخرة همه لردا فرموي نيته أو كسي كوا قيامت لناو نيتي دلو دروني دايا واتهر خيالات نية لم يشكيها بها بنيتكاني تيكلاوي قيامت بو نمونة كاتك كوا كاسبي دكا دڵێ یا ئیلاهە العالەمین پاداشتی تۆم دەوێت لە قیامەتە لەسەر ئەم کاسبیکردنم ئەڕۆم کار دەکەم بازرگانی دەکەم دوکانداری دەکەم کرێکاری دەکەم فەرمانبەری دەکەم خوایە دەمەوێت زۆرم پێ ببەخشی بۆ بەڵکو بەر ئەو ئایەتەکەوم والذین هم للزەکاتی فاعیلون ئێمە کاتێک کە دەڵێن ئینسان بیری قیامەتی هەبێ بەڕێزان وا حاڵی مەبن بەس بەنانە وشکە ڕازیبی بەج لە شڕۆڵەیەک لەبەر تا ڕازیبی لە کولانەخانوێک کابژی بەڕاستی تۆ دینداری نەوەڵڵا خوا دەمەوێت زۆرم پێ ببەخشی من هیممەت دەکەم کەسابەت دەکەم بەڵام پشت بە تۆ بەڵام بۆچی دەوڵەمەند بۆی پۆست بەسەر خەڵکا لێدەم و ببم بە قاڕون نە بۆ ئەوەی ببمە ڕیزی ئەو کەسانەی بگەمە ڕیزی ئەو کەسانەی والذین هم للزەکاتی فاعیلون بۆیە کاسبی دەکەم خۆم ژیانم تێر و تەسەل و خۆش بێ لەگەڵ ماڵ و منداڵمدا هەم زەکاتیش بدەم زەکات لە چێ دەکەوێت لە دەوڵەمەند کە زیاد لە خۆی هەیە کە پاشەکەوتی هەیە کەواتە چۆ کاسبیەکەت بوو بە خێر هەمووی بوو بە عیبادەت شت بۆ ژن و منداڵەکەت دەکڕی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی کە دەچیتە بازاڕ لە کەلوپەل لە خۆراک لە پۆشاک دەیهێنیتەوە و دووسێ عەلاقەت بەدەستەوەیە یەحتەسیبه بڵێ خوایە پاداشتم لە تۆ دەوێ خوایە دەمەوێت پاداشتی ئەمەشم لە قیامەتا پێ ببەخشی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەش بۆ تۆ دەبێتە پاداشت جلوبەرگێک بۆ خۆت دەکڕی خواردنێک بۆ خۆت دەکڕی بڵێ خوایە ئەمەشم بۆ بکە بە پاداشتی قیامەت وەڵڵی خوا ئەوەشت بۆ دەکاتە پاداشتی قیامەت هاوکاری هەژارێک دەکەی ڕێنمایی داماوێک دەکەی لە فەرمانگەکەدا کە تۆ سەر لە کارەکە دەردەکەی دڵی خەڵک بە قسەیەک خۆش دەکەی سڵحی نێوان دوو کەسی ناکۆک دەکەی بۆیەت نەبێ کەوا سەرنجی ڕاکێشی ئێستا خەڵکەیە خۆی هەڵدەبژێرە بۆ پەرلەمان بزانت چەند ئەمجا زمانی شیرینە ئێستا لەم دوایەن دەدەست پێ دەکا سەردانی ماڵی ئەو تەلەفۆن بۆ ئەو تەلەفۆندا ناخە جوابی هەموو کەس دەداتەوە دایمەز لەسەر سنگ بەڵێ قوربان لە تەلەڤیزۆن خۆی نمایش دەکا دەبێتە ئیمامی ڕەبانی بەهار دێنێتە ئەژنۆ بۆ ئەو خەڵکە من ناو دڵی خەڵک ناخوێنمەوە لە ناو پەرلەمانتارانیشە بە دڵنیاییەوە چاک هەر هەیە لە پیاوان و لە ژنان ئینسانی بە هەڵوێست هەر هەیە خوای گەورە لە قورئانە لە زۆربەی شوێنەکانە